بەکارهێنانی چەکی کیمیاوی لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانە قەدەغە کرا چکە بەڕاستی بەکارهێنانی ئەو جۆرە چەکە هیچ ئەخلاقێکی تێدا نییە چکە تەنیا ئەخیر هەوڵە بەکاری دێنی لەگە خەڵکێک تاکو شەڕەکەیەک لا بکەیتەوە لەبەر هەندێک خەڵکی بێتاوانی زۆر تێدا دەکوژرێت سیڤیل گەورە گچکە هەروەکو لە هەڵەبجەش بەکارات جا بەڕاستی بەکارهێنانی ئەو چەکە لەلایەن هەر کەسێک بێ لەلایەن تورکیابی لەلایەن غەیری دەوڵەتی تورکیابی دەبی ئیدانەیەکی نێودەوڵەتی زۆر توندی لەسەر بکرێ خۆی لە چەکی کیمیاییش گەورەتر و زل و زەبەلاحتر ئێستا مەترسێکی زۆر گەورە هەیە لە ناوچەکە تورکیا بەڕاستی ئەو شەڕە نێودەوڵەتی ئێستا کە هەیە مەسەن لە مانوێنی رووسیا و لە ئۆکرانیا و هەموو ئەوروپا و ئەمریکا دەیوێ ئیبتیزازی غەربیش بکاتن تورکیا یەک لە کارە بەدڕەوشتیەکانی خودی دەوڵەتی تورک و ئەردۆغان ئیبتیزازی ئەوروپا دەکە ئیبتیزازی ئەمریکا دەکە ئێبتاک و وا بکاتن باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان بە هەموو شێوەیەک بە خراپە بەکاربینیتن چەکی بەکاربینیتن بە چەکە پێشکەوتەکانی لەیاندا بەکارهێنانی هەر چەکێکی محەڕەم هەر چەکێک کە یاسای نێودەوڵەتی قەدەغەی کردیا ئەگەر بێت و کۆمەلگەی نێودەوڵەتی بەرپرسیارانە تەعامل نەکە زۆر بەتوندیش بەرامبەری ڕانەوەستی کارێکە بەڕاستی زۆر زۆر دوورە لە هەموو ئاکارێکی مرۆڤایەتی لە هەموو سیاسەتێکی نێودەوڵەتی لە هەموو دیبلۆماسیەتێک جا بەڕاستی ئێستا حاڵی حاضر مەفروزە ئەوروپا و ئەمریکا بەتوندی بێنە وەڵام ئەو کارەساتی تورکیا ڕابگرن دژی خەڵکێک کە توانات نییە لەگەڵی دیارە بجەنجێ کە باریان نابی ناتوانانی لە ناویان بی ئیدی هەڵدەستی چی دەکە هەڵدەستی چەکی قەدەغەکرا بەکارنی تاکو لە ناویان بی بەڵام خەڵکێک کە قەزیە هەوی خاوەن دۆزێکی ڕەوابی نە بە چەکی کیمیایی لە ناودەتیتن نە بە هیچ چەکەچی تر لە ناودەتیتن دۆزی کورد هەر دەمینێ 100 ساڵە کورد شەڕ دەکات شۆڕش دەکاتن کەس نەیتوانێت لە ناویان بە دەتوانی زعیفی بکە دەتوانی بۆ ماوەیەک ڕاگری دەتوانی کاریگەریەکی سەلبی هەبیتن لەسەر شۆڕشەکان و لەسەر خەڵکی کوردستان بەڵام ناتوانانی دۆزێکی ڕەوا لە ناو باتن بێگومان بەپێی هەموو یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکان و ڕاسا و شەرع ئاسمانیەکان بەکارهێنانی سەرکی کۆمەڵکوژ قەدەغەیە و ئیدانە دەکرێت و لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە سزا و سزای لەسەرەوە بە تاوان هەژمار دەکرێتن دیارە هەر دەوڵەتێک بەکارهێنانی ئەو چەکە دژ بە میلەتان بەکاربێنێ ئەوە کارێکی پێچوانەیە یاسا نێودەوڵەتیەکانەوە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی و هەموو لایەنە پەیوەنددارەکان لەو مەسەلەیە بەدەنگ بێن و ڕێگری لێ بێگومان ئەمە مێژوشی دوور دێژمان لەگەر ئەو وڵاتانە هەیە کە کورتان لەسەر دابەش کراویان داژیکەری کوردستانن هەر کاتێک کە شەڕ لەگەر میلەتی کوردەکەن هەموو ئەوە هۆکارانەی لە بەردەستیان هەموو چەکانی لە بەردەستیانە بەکاری دێنن و لە هیچ شتێک ناسەنگرێنەوە لە بەکارهێنان بەرامبەر گەلی کورد دیارە ئەو شەڕش ئەو کاری دێشکرێ بەشێکە لە ئەو فەلسەفەی دوژمنانی گەلی کورد بەرامبەری کەلی کورد بەکاری دێن دانیش کە ئەو هەموو شەڕ و هێرشەی کە دەگرێتە ناو هەرێمی کوردستانیش ئەو هەموو بردومانەی کە خەڵکی سڤیلی کوردستانیش دەکا لە کۆمەلگای نێودەوڵەتی بێوەڵام ماوەتەوە دیارە دەبێ ئەمە لەوە تێبگەین شتێکی پێی دەگوترێ لۆژیکی هێز لۆژیکی هێز ئێستا لە دنیا ئەو بڕێوە دەچیتن و تورکیا هاوپەیمانی ئەمریکا ئێستاوە هەبوو خەریکە بێت هاوپەیمانی رووسیا کەواتە ئەوانێک ئەو مەسەلانش دەجولێنن ئەوانن بۆیە مەفروزە زیاتر ئێمە قەزەکانی خۆمان بە نیشتیمانی بکەین و خۆمان بە بەڵگەی زیاتر نەکدا لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەین ئەو مەسەلان بۆ بسەلمێنی خۆم پێویستە خۆمان ئەو مەسەلانە